سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی لە چوارچێوەی هاتنی گەشتیارە بیانیەکان بۆ سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ئێستا ئەوەی لە تەنشمنە گەشتیارێکی ڕووسیا بۆ یەکەم جارە دێتە کوردستان و هەروەها ئەمانەوەی لی بپرسین ئاخۆ کە یەکەم جارە دێتە کوردستان بەچی کوردستان سەرسامە و کوردستانی چۆن بینیوە. کاک ئەحمەد جەلال وەکو کاری وەرجێر هاوکارمانە بێ بۆ ئەوەی ئەو پرسیارانەی بەسمانە بیگەێنین. دیمێت یەکێکە لەو گەشتیاری ڕووسیانەی کە لێرە بۆ یەکەم جارە دێ لەم گەشتیارە بپرسی کە یەکەم جارە دێتە کوردستان و بەچی کوردستان هەموو شتەکان لۆ من سەنج ڕاکێشە خەڵک بەگەرمگوڕی و سروشتەکەیە ینی مێژوەکەیە هەموو ئەو شتانی کە ئەبینم ینی شتێکی تایبەت و جوایز و سەنج ڕاکێشە. رووسیا بەو پێی وڵاتێکی ساردە، کوردستانی شێشتا لە کەشێکی ساردای نێوزستانە. بۆ ئەو سروشتەکە و کەشەکەی لەبارە بەڵێ ئێستا لۆ من وەچی هاوینە تقریبا یان بە گوێرەی وڵاتی خۆی چونکارێ لە رووسیا تقریبای ناقیز دەیە لەوێندەر ئێستانێکە لۆ من کەشەی زۆر معنی پێی باشە زۆر خۆشە لۆ وەری وەچی هاوین. Before you make a trip, you already had any information about Kurd. بەڵێ ئەرێ پێش ئەوەی بێم ئەمزانی عین دەربارەی مێژوو ئەزانی زانیاریەکی ئام لەسە هەبوو بەڵام زۆرنا لۆ زیاتر سەرنجی ڕاشە. شەی ناسیوە لە نێو کوردستانە لەسەر ئاستی سەرکردەی سیاسی وەرزشوانێک هونەرمەندێک زانیاری any person, player, political, art. Did you heard any name, any person? ئەرێ پێش بێم عنی لە زۆوە ئەوەی زانی بیتم دەربارەی کوردستانی مەسەلەن هەیە بارزانیە و برین خێزانی بارزانی بەعام ئەوەم زانیەوە بە مێژووە کەشم تا عادەشی زانی کورد هەندێک هەیە لە رووسیا و مێژوەکەیان کە لەوێ ماونەتەوە یا چوونەتە ئەوێ بە تایبەتی لەو کاتەی بارزانی نەمرچۆتە رووسیا لەوێ ماوەتەوە. ئەو پەیوەندی مێژوویەی کورد لەگەڵ رووسیا هەیەی ئەوان چۆن ئەیبین و چ خوێنەی بەڵێ ئەرێ ئەوەشم زانیانی زانیاریم دەربارەی ئەوەشەیە بە تایبەتی لەو چەند ڕۆژی پێکەوە ئەو زانیاریشم پرسیاری منەوە بێ بەچی کوردستان سەرسامەوە ئێستاوە کە لە بەردەم شاری ڕەواندز ڕاوەستاوە دیمەنەکانی ئەو شارێک بێت. بەڵێ لەمایەوە چەند ڕۆژی پێکەوە بووینە باسی ئەمە چوینە شانە دەرێ ئەرێ عنی شتێکی زۆر سەنج ڕاکێش و مەسەلەن کە چوینە شانە دەر و باش مێژووی ئەوێن کردو کە لەو ماوانە ئەو برین یاە تاڕێژرایتەوە کە مێژوەکەی لە ساڵی گەڕێتەوە. ئەرێ ئەوە شتێکی زۆر سەنج ڕاکێش مەسەلەن 75,000 years old bones inside this cave. It was great experience to visit this cave. خۆش بە ماوەستا ئەحمەد سپاس بۆ تۆ بۆ ئەم گەشتیارە رووسیا. بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان پەیامی یەکێک لەو گەشتیارە رووسیانە بوو کە بۆ یەکەم جار دێتە کوردستان و شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دەبینێت.